بە میوزیک و سەدای گۆرانی کوردی دەستی پێکرد. دواتریش بەنداوی باوەشاسواری کفریان تەژی لە ڕنگ و تابلۆ و نیگار کرد. ئەمە و پرۆژە هونەریەی ڕێکخراوی ڕنگ و گروپی ژانی شێوەکاری کفریە کە لە پێناو ژینگەدا ئەنجامیاندا. نەورامان جەلال دامەزرێنەری ڕێکخراوی ڕنگ ئەم چالاکیە لە زمانی چالاکیەکانی ڕێکخراوی ڕنگ بۆ گەشەپێدان و ڕۆشنبیری ئەلبەتە لە سۆنگەی خەمخۆریمان و ئەسکردن و ئەسکردن بە بەرپرسیارەتیەکی ئەخلاقی کاتێ تۆ ژینگەی تیاژی ئەستەکەی بەرەواقارێکی خراپڕوە ئەمڕۆ ڕێکخراوەکەمان بڕارمانداوە کە چالاکیەکی جۆراوجۆر چەند چالاکیی جۆراوجۆر لە بواری ژینگەیە هۆشیاری ژینگەی بڵاو بکەینەوە لە ڕێی هونەرەوە هونەریش تێڵکێشی ژینگە بکەین و ئاشنایکەین بە خەڵک کە چ کارە ساتێک هەیە لە ژینگە بەرە و تێکچوونێکی تەواوەتی ڕواگۆی زەوی یعنی بە تەواوەتی گەرم بووە بۆیە پێویستە هەموو جیهان وشیاری تەواوی بێت لەسەرەوە ئێمە بۆ مەبەستە ئاڵساوین بۆ ئەوەی کە کۆمەڵی هونەرمەند لە شارە جاجەکانی هەرێمی کوردستانەوە هەر کەسە بە تعبیری خۆی بە بۆچوونی خۆی تعبیر لە کارەساتی ژینگەی و ئەو وشکە ساڵی و ئەو دۆخە نامواری بەسەر گۆی زەوی داهاتووە لە کفریەوە لەسەر بەنداوی باوەشاسوار سیمپۆزیۆمێکمان ڕێخستووە بۆ مەبەستە زیاتر لە 30 هونەرمەند بەشدارن لەم پرۆژەیە هەر یەکە و بە جۆرێک دیدی هونەری خۆی بۆ ژینگە دەخاتەوە. من هەبات جەمالم لە سلێمانیەوە هاتووم خاوەن گەلەری ئاهوم کاری سیرامیکەکەم زۆر خۆم بە خۆشحاڵە زانم لە باوەشاسوار لەم شارستە خنجیلانەیە ئەم کاری سیمپۆزیۆمە کراوە کۆمەڵە هونەرمەند لە هەموو هەرێمی کوردستانەوە هاتوون هەرکەس بە ئەزموونی خۆی کارەکات ئەزمموی من لەگەڵ گڵی سوورایە 20 ساڵە بەگڵی سوور کارەکەم لەبەرەوە داوای گڵی ئێرم کرد داوای گڵی ئەم مامتیقەیەم کرد بۆی ئەم کاری کردم ئەم کارێکی سیرامیکە بە گڵی سووری ئێرە ئەنجامیاوە باز لە گۆی زەوی ئەەکەم کە ڤایرۆس کۆرۆنا دەوریاوە ئەم ڤایرۆسە بۆ هەموو وڵاتێکە بۆ هەموو چین و توێژەکانە تەنها بۆ شوێنێک نییە تەنها تایبەت بە نەخۆشیەک نییە تایبەت بە مامتیقەیەک بێت لەبەرەوە پێم خۆش بوو ئەم کارە بکەم چکە زۆر تەئسیری لە ژینگەکە کردووە ژینگەمان کردووە تەئسیری لەباری کۆمەڵایەتیمان کردووە لە هەموو ڕێوەکە تەئسیری لێکردن بۆ پێم خۆش بوو لەم شوێنەیە لەم سیمپۆزیۆمە ئەم کارە بکەم. نەخش و نیگاری تابلۆکان هێمای لێدانی ئەو دڵانەیە کە بۆ ژینگە دەسووتێت. سامانە بووبەکر لە کەرکووکەوە هاتووم من لەم ئیشەیە هەوڵم داوە ئەم شاخ و ئەم درەخت و ئاو شتە بگوازمەوە بەس لە هەمان کاتە ئەوم گواستۆتەوە کە خۆم بە چاوی خۆم ئەیبینم کە گزارش لەم کەش و هەوای و لەم جەوە و لەم ڕەنگاناکە ئەم شاخە ڕنگ بێ هەنێ ڕەنگی تیانە بێ بەس من بۆ جوانکردنی هەنێ ڕەنگی بەکاردێنم خۆی لە خۆیدا ئەم تەزاهورە هونەریە خۆشەویستیە بۆ ژینگە دەرخستنی جوانیەکانی ژینگە پیرۆزیەکانی ژینگە. لە دوو ڕۆژدا لە کفریەوە پەیامی خەمی ژینگە بە دەست و پەنجەی هونەرمەندان گەیەندایە مرۆڤایەتی.